خۆشەویستانی تەلەڤیزیۆنی پەروەردەیی بیسەرانی ڕادیۆی پەروەردەی وەزارەتی پەروەردە خۆشحاڵین جارێکی تر پێتان شاد بووینەوە ئازیزان و خۆشەویستان. وەزارەتی پەروەردە ماوەک بەر لە ئێستا پرۆژەکی بەناوی استراتیژی وەزارەتی پەروەردە تایبەت بەڕایەنان کردەوە کە لەم خولەدا لەم پرۆژەیەدا کۆمەڵێک مامۆستایان لەم خولەدا بەشدار بوون و مامۆستای شارەزا و تایبەت بە شێوازی وانەوتنەوە و دیداکتیک وانەکان بۆ مامۆستایانە دەڵێنەوە. ئێمە ئێستا لە ناو ستۆدیۆ مامۆستا بایز عەبدوڵڵا بەڕێوەبەری بەڕێوەبەراتی مەشق و ڕاهێنانمان لەگەڵا ئەو زیاتر زانیاریمان پێدەداتن. بەخێر بێ مامۆستا. زۆر سپاس مەڕێزی مامۆستاجان. بەخێر بێ سەرچاوە. ئەگەر بۆمان باسکە بزانین خولی تایبەت بە ڕاهێنانی مامۆستایان ئەم پرۆژەیە چۆن سەری هەڵدا بەچی گەیشتووە ئێستا لە چ قۆناغێکدایە؟ سەرەتا بە ناوی خوای گەورە میهرەبان سواز بۆ بەڕێزت بۆ ئەم دەرفەتە بۆ ئەم دیدارە. سپاس. ڕاهێنان ئەو ڕێچکە و ڕێبازە گرنگەیە کە پەروەردە و هەموو پیشەیەک پێویستی پێیەتی. هەر لەو سۆنگەیە و لەو دڵسۆزی و بیرکردنەوەیە وەزارەتی پەروەردە بیرۆکەی فراوانکردنی ڕاهێنان و بەگشتیکردنی ڕاهێنانی داڕشت وەکو استراتیژیەک بۆ ئەوەی سەرجەم مامۆستایان لە هەرێمی کوردستان لە سەرجەم ناوەندەکانی خوێندن بەشداری خول بکەن، خولەکان لە جیاتی ئەوەی لە ناوەندەکانی ڕاهێنان ئەنجام بدرێت لە بەڕێوەبەرایەتیەکان بیگوازرێتەوە بۆ ناوەندەکانی خوێندن بە بەشداری هەمووان بێت و بۆ هەمووان بێت. بۆ ئەو مەبەستا بیرۆکەی استراتیژی وەزارەتی پەروەردە ڕاگەیەندرا کە تێیدا ئامادەکردنی زیاتر لە 600 مامۆستای بەتوانە بۆ ئەوەی بنیادنانێکی باش، شارەزاییەکی باش، ڕاهێنانێکی باش وەربگرن هەتا وەکو ڕاهێنان لە ناوەندەکانی خوێندن بۆ مامۆستایان ئەنجام بدەن. ئەوەش شتێکی گشتیە، شتێکی پێویستە کە لەم سەردەمەدا بۆ پەرەپێدان و بنیادنانی پەروەردە پێویستە کاری لەسەر بکرێ و کاری لەسەر دەکرێت و دەست پێکە. چێن ئەو مامۆستایانەی کە بەشداری لەم خولە دەکەن ئایا لەسەر چه ئاستێک پۆلین دەکرێن؟ بڕوانامەیە یاخود خزمەتی ساڵە چۆنە؟ ئەو مامۆستا بەڕێزانەی کە بەشدار دەبن لە خولەکانی ڕاهێنانی ڕاهێنەران بۆ ئەوەی ببنە ڕاهێنەر دەبێت مامۆستایان خزمەتی کاریان لە 5 تا 10 ساڵ زیاتر بێت. لە هەمان کاتدا هەڵگری بڕوانامەی دکتۆرا ماستەر بەکەلۆرێز بن بۆ ئەوەی مامۆستایان بە شارەزایی خۆیان لە بەشداربوونیان بۆ ماوەی 40 کاتژمێر ڕاهێنانی چڕوپڕ و 8 کاتژمێر ڕاهێنانی دەرونزانی کارا ببن، چالاک ببن، ئامادە ببن بۆ ڕاهێنان. دەبێت ئەو مامۆستایانە ئارەزوومەندانە بەشداری بکەن لە ڕێگەی پەروەردەکان و قوتابخانەکانیانەوە دەپاڵێورێن و دێنە بەڕێوەبەراتیەکانی مەشق و ڕاهێنان لیژنەیەک چاوپێکەوتنیان لەگەڵ دەکات بۆ ئەوەی مەرج و ڕێکار و ڕێنمایەکانیان هەبێت هەتاوەکو بتوانن بەشدار بن، بتوانن ئەنجامێکی باش بەدەست بێنن و سەرکەوتوو بن لە خولەکە. دەرفەتمایە بۆ ئەوەی مامۆستای تریش بێ بەشداربی لەم خولا یاخود کۆتایی پێهاتووە؟ لە ڕۆژی 5 دەی 2022 یەکەم وەجبەی مامۆستایان لە هەولێری پایتەخت لە پرۆژەکە دەستی پێکرد و وەجبەی دووەم ئێستا لە ڕۆژی 31دا دەستی پێکردووە کەواتە خولەکە بە بەشداری مامۆستایان بە پێی وەجبات دەبێت لە هەر پارێزگایەک بە چەند وەجبەیەک ئەنجام دەدرێت لە دوای پارێزگای هەولێر پارێزگاکانی تر و ئیدارە سەربەخۆکان خولەکە لە ماوەی 6 مانگدا مامۆستایان ئامادە دەکرێن و هەر وەجبەیەک تەواو بێت مامۆستایان دادەنرێن لە ناوەندەکانی خوێندن ڕاهێنان بەو شێوازە نوێیە دەست پێ دەکات. بەڵام هەندێک مامۆستا هەبوو زۆر لە مامۆستایان خواستی ئەویان هەبوو کە بەشدار بن لەم خولە دیارە دەرفەتیان بۆ نەرەخساوە هۆکاری ئەم نەرەخساندنی دەرفەتە بۆچی دەگەڕێنەوە مامۆستا باعیس؟ بەڵێ زۆر جار هەیە هەر پرۆژەیەک و هەر کارێک لە سەرەتادا کە دادەنرێ و بنیاد دەنرێ و دەست پێ دەکرێت یەکەم جار هەندێک کەم و کورتی هەیە، دووەم جار مەرج نییە هەموو کەس پێی بزانێت و تێیدا بەشدار بێت دەرفەت بڕەخسێ بۆ هەمووان، بەڵام بەشی زۆری ئەو مامۆستایانەی ئارەزوومەندن، ئەو مامۆستایانەی کە ویستویانە چالاک بن و کارا بن و بەشدار بن سەردانی بەڕێوەبەراتیەکانی مەشق و ڕاهێنانیان کردووە
پێشوەخت فۆرمیان پڕ کردوتەوە زانیاریەکانیان وەرگرتووە ئەوەی ئارەزوومەند بوو بێت و لە خۆی ڕابینی بێت کە دەتوانێت پەرە بە خۆی بدات و کارەکە ئەنجام بدات بەردەوام بووە و ئەوەشی کە توانای بەردەوام بوون و توانای خۆبنیاتنان و گۆڕانکاری نەبوو ئارەزوومەند نەبووە پاشەخشەی کردو و گەڕاوەتەوە و هەشە لە مامۆستایان هەری بۆ نەڕەخساوە بەشدار نەبووە مامۆسای بە ئەزمون مامۆسای بەتوانە چکە زۆر جار هەیە مامۆسا کەوانەکانی پۆلی 12 لابێ یاخودوانەکانی پۆلی نۆی لابێ یان بەڕێوەبەر بێ و یاریدە دەربێ دەرفەتی بۆ ناڕەخسێ بۆ ئەوەی گرفتێک لە بوارێکی تری پەروەردە دروست نەبێ بەشداری ڕاهێنانیان نەکردووە. کەواتە ئەمە تایبەت نییە ئێوە پێشتر ئیعلانتان کردووە لە وەزارەتی پەروەردە ڕایگەیاندووە یاخود با بڵێن لە پەیجەکانی پەروەردە باس کراوە بۆ ئەوەی ئارەزوومەندە بێ ناوی خۆی بنووسێ. زۆر جار وەزارەتی پەروەردە بە تایبەتی ڕێزدار دکتۆر ئالان وەزیری پەروەردە حکوومەتی هەرێمی کوردستان لە دیدار و ڕاگەیاندنەکان لە پەیجەکان لە کەناڵی تەلەڤیزیۆنەکان باسی کردووە کە وەزارەتی پەروەردە استراتیژێکی گرنگ وەرچەرخانێکی نوێ لە ڕاهێنان لە هەرێمی کوردستاندا ئامادە دەکات کاری لەسەر دەکات لە ڕێگەی ئامادەکردنی 600 مامۆستا وەکو ڕاهێنەر بۆ ناوەندەکانی خوێندن و ئەنجامدانی خولەکان لە لایەکی تریشەوە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی مەشق و ڕاهێنان لە پەروەردەی گشتی پارێزگاکان لە ڕێگەی پەروەردەکان و بەڕێزەکان و لە ڕێگەی سەرجاران و بەشەکانی پلاندانان پێمان گوتون و لەگەڵیان باسمان کردو و ڕێکارەکانمان و شێوازەکانی کارەکانمان باس کردووە لە ڕێگەی خۆیانەوە لە ڕێگەی ئاگادارکردن و لە ڕێگەی پەیجەکانیانەوە ئەوەی توانیویان ئەنجامیانداوە بۆی مامۆستایان پێی بزانن و ئەوەی کە نەشی زانی بە دیارە دەرفەتەکەی بۆ نەڕەخساوە هاتوون و بەشدار بوون و مامۆستایان زانیاریەکانیان و ناوەکانیان وەرگیراوە بە پێی وەجبات بەشداری خولەکان دەبن. بەڵێ ئەمانەی ئەو مامۆستا بەڕێزانەی کە سەرپەرشتی ئەم خولە دەکەن واتە بڵێن وانەکان دەڵێنەوە پسپۆرن کەسی شارەزان لەم بوارە ئەوەی لە ڕاهێنانەکاندا وانە دەڵێتەوە ڕێزدار مامۆستا فایق سعید ڕاهێنەری نێودەوڵەتی شارەزا لە بواری نووسین و داهێنان و پەرتووک و ڕاهێنان و ئامادەکردن و هەروەها دکتۆر فازڵ جاف ئەویش مامۆسای ڕاهێنەر و دیار و بەرچاوی هەرێمی کوردستان لە بواری دەروونزانی و لە بواری زمانی جەستا خولەکان و وانەکان لە خولەکاندا دەڵێنەوە. کەواتە هەر دەروونزانی و شێوازی وانەوتنەوە لەم خولانە دەخوێندرێ یاخود هەموو ئەو شتانەی کە پەیوەستن بە قوتابخانە و دەستەی کارجێڕی و ئەموانانەشی تێدا دەگودرێتەوە. لە کاتی ئێستادا وەکو دەستپێک لە پرۆژەکە وەکو دەستپێک لە استراتیژی وەزارەتی پەروەردە بە باش زانراوە بیرۆکەکە جێبەجێکرا کە سەرەتا شێوازی وانەوتنەوە و چۆنیەتی وانەوتنەوە و بەڕێوەبردننی پۆل و شێوازی کارکردن لەسەر ئاراستەکردنی مامۆستایان بۆ وتنەوەی وانە بە شێوازی نوێ بەکارهێنانی تەکنۆلۆژیا خولەکان دەوترێتەوە. بەڵام لە داهاتوودا خولی دەروونزانی بەگشتی بە تایبەتی خولی گەشەی منداڵ و هەرزەکار خولی دەروونزانی پەروەردەیی خولی سیستەم و بەڕێوەبردننی قوتابخانە و سەرکردایەتیکردنی قوتابخانە لە هەمان کاتدا خولەکانی تر کە پێویست دەبن بۆ ڕاهێنەران و ئامادەکردنیان بەردەوام دەبێت و درێژەی دەبێت چکە استراتیژێکی بەردەوام. بەڵێ سەرکەوتوو بن مامۆستا بایز ئەم مامۆستا بەڕێزانەی کە لەم خولە بەشدارن دوای تەواوبوونی خولەکە دوای ئەوەی کە دەچنە ناوەندەکانی خوێندن شێوازی کارکردنیان چۆنە؟ ئەو مامۆستا بەڕێزانەی کە بەشداری خولەکان دەبن و سەرکەوتوو دەبن بڕوانامەی ڕاهێنەری بەدەست دێنن بەڕێوەبەراتی مەشق و ڕاهێنان بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەی قەزاکان قوتابخانەکان بۆ مامۆستای ڕاهێنەرەکان دیاری دەکەن بۆ هەر ڕاهێنەرێکی بەڕێز 12 قوتابخانە لە ئاستە جیاوازەکانی بنەڕەتی و ئامادەیی ئەو مامۆستا بەڕێزە ئەو مامۆستای ڕاهێنەرە لە ڕۆژێکدا 2 سەردان 2 خول بۆ 2 قوتابخانە ئەنجام دەدات لە کاتە جیاوازەکان بە پێی میکانیزمێکی گونجاو و لە هەمان کاتدا لە ناو ڕاهێنانەکاندا شێوازە نوێیەکەی وانەوتنەوەی گشتی بۆ سەرجەم مامۆسایانی میلاکی ئەو قوتابخانانە دەڵێتەوە لە هەمان کاتدا دوای چەند جار خولکردنەوە بۆ مامۆسایان زیاتر لە 9 جار لە 10 جار خول کە بینی دەکرێت مامۆسای ڕاهێنەر وانەی مامۆستاکە ببینێت بۆی بزانێت شێوازی وانەکە بەو شێوازەیە کە لە خولەکاندا وەریگرتووە پێی دراوە و لە هەمان کاتدا ڕاپرسی دەکا هەڵسەنگاندنی بۆ دەکرێت هەڵسەنگاندنیش دەکا و ئێمە بەڕێوەبەراتی مەشق و ڕاهێنان میکانیزمێکی گونجاومان داناوە بۆ پەیوەندیکردن و بەردەوامی پێدان و گەیاندنی یادداشت و ڕێنمایی و فۆرمەکان و ئامادەکردنی فۆرمەکان لەگەڵ مامۆستایانی ڕاهێنەر. بەڵێ ئەم
مامۆستای ڕاهێنەرانە کەواتە لە ناوەندەکانی خوێندن ڕاهێنەر بە مامۆستایان دەکەنەوە بە قوتابیان ناکەنەوە ئیشیوان لەگەڵ قوتابیان نییە یان بەس تەنها لەگە مامۆستای مامۆستایانی ڕاهێنان بە مامۆستایانی میلاکی قوتابخانەکان دەکەن بۆ ئەوەی شێوازێکی نوێی وانەوتنەوە پیادە بکرێت ناو ناوەندەکانی خوێندن کە ڕنگدانەوەی دەبێت لەسەر ئاست و توانا و توانست و تێگەیشتنی زانیاریەکانی قوتابیان کەەوە ئامانج و تەوەری سەرەکی وەزارەتی پەروەردەیە لە گۆڕانکاریەکان. بڵێ ڕۆژانە دوو قوتابخانە دەکەن ڕەنگە ئەو مامۆستایانش بە هەمان شێوە کۆمەڵک ئەرچیان هەبێ پێتان وانە باری ئەو مامۆستا ڕاهێنەرانە هەندێک قورس دەبێ یاخود ئەمە بۆ پێشاتێکی نوێیە لە داهاتوودا هەم خۆیان قازانج دەکەن هەم ناوەندەکانی خوێندنیش ئەو مامۆستایانەی کە ئەو مامۆستای ڕاهێنەرانە خولیان پێدەڵێنەوە. مامۆستایانی ڕاهێنەر پێش هەموو شتێک خۆنەویستانە بڕیاریان داوە ڕاهێنان بکەن و ڕاهێنان بە مامۆستایان بکەن کاتەخانی خۆیان و توانای خۆیان و بنیاتنانی خۆیان بە شێوازێک بێکە داهێنان و توانای تێدا بەدی بێت لە ناوەندەکانی خوێندن شێواز و میکانیزمێکی وا داڕژراوە لەلایەن وەزارەتی پەروەردە بۆ ئەوەی مامۆستایان زۆر بە ئاسانی بە میکانیزمێکی زۆر جوان و ئاسان و گونجاو دوو ڕاهێنان لە دوو سەرداندا لە دوو قوتابخانەدا لە ڕۆژێکدا ئەنجام بدە کە هەموو ماوەکەی لە دوو کاتژمێر لە دوو کاتژمێر و نیو تێپەڕ ناکات. کەواتە کار و پیشەیوان لەگەڵ سەرپەرشتیارانی پەروەردەیی جیاوازە. بەڵێ جیاوازێکی زۆر هەیە بەڵام هەماهەنگێکی زۆریش دەبێت سەرپەرشتیارانی بەڕێز بەڕێوەبەر و یاریدەدەری قوتابخانەکانی بەڕێز مامۆستایانی ڕاهێنەری بەڕێز هەمویان پێکەوە بە ئاراستەیەکی پەروەردەیی بە ئاراستەیەکی هەماهەنگی هاوکاری و هەماهەنگی پێکەوە کارکردن پێکەوە هەمویان دەیانەوێ و هەمووانیش دەمانەوێت ئاستی پەروەردە بۆ یەک مەبەست پێگەیاندن ئامادەکردن پەروەردەکردن داهێنان نوێگەری گەشتە سەندن بنیاتنان لە قوتابیان و ئایندەی گەشت بۆ قوتابیان بەدی بێت. زۆری ئەو مامۆستایانە لەسەر قوتابخانەکان میلاکن واتە بڵێن بە شەوانەیان هەیە ئەم مامۆستایانە لە قوتابخانەکانی خۆیان دەمێنن یاخود لە قوتابخانەکانی خۆیان نامێن و بە شەوانەیان نابێ و پیشەکەیان تایبەت بە ڕاهێنەر دەبێت. ئەو مامۆستا بەڕێزانەی کە بەشدار دەبن لە خولەکانی ڕاهێنان و سەرکەوتوو دەبن بڕوانامە بەدەستدێنن. بڵێ بڕوانامەکەیان نێودەوڵەتیە بڕوانامەیەکی هەرێمی خۆمانە کەواتە وەکو بڕوانامەیەکی نێودەوڵەتی وایە چون کاتێکی خۆمانە بە ئەنجامدانی کاری خۆمانە و بۆ خۆشمانە. مامۆستا بەڕێزەکان کە دەبنە ڕاهێنەر میلاچیان دەگوازێتەوە بۆ سەر بەڕێوەبەرایەتیەکانی مەشق و ڕاهێنان لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان میلاکی قوتابخانەکان و پەروەردەکە نامێنن بەڵام ڕاهێنان لە سنووری پەروەردەکە بۆ مامۆستایانی قوتابخانەکانی سنووری ئەو پەروەردەیە دەڵێنەوە. بەڵێ کەواتە ئەوانەی لە پەروەردەی ناوەندی هەولێرن بڵێن ناگوازرێنەوە یاخود ڕاهێنانەکانیان لۆ دەوروبەری شار نییە بۆ پەروەردەی سۆران بۆ پەروەردەی کۆرە کۆیس ببوورە هەر لە ناو شار دەمێنەوە و تایبەت بە پەروەردەی خۆیان. ئەو مامۆستا بەڕێزانەی کە بەشدار دەبن لە خولەکان هەر یەکەیان لە سنووری پەروەردەکەی خۆی 12 قوتابخانەی بۆ دیاری دەکرێت ڕاهێنان بەو میلاکی 12 قوتابخانەیە دەکات لە سنووری ئەو پەروەردەی کە بۆی دیاری کراوە. بەردەوام دەبێت گواستنەوەشی بۆ ناکرێت ئیلا بە حاڵەتی بەدیل نەبێت لە پەروەردەی بۆ پەروەردەی لە کاتی زۆر پێویست نەبێت. بوون بە ڕاهێنەر 48 کاتژمێر پێتان وانە کەمبی ئەم مامۆستایە پێویستی بە کاتی زیاتر هەیە یان ئەمە سەرەتایەکە ئێوە لە داهاتوودا خولی تریش دەکەنەوە. هەموو ڕاهێنەرە پێویستی بە خولێکی سەرەتایی هەیە پێویستی بە بەردەوامی خولەکانیش هەیە. مامۆستایان ڕاهێنەری بەڕێز کاتێککە بەشدار دەبن 48 کاتژمێر لە خولی ڕێگاکانی وانەوتنەوە و دەروونزانی لەسەر دەستی هەردوو بەڕێز کە باسمان کرد ئامادەکارییان تێدایە خۆیان مامۆسایەتیان کردووە ناوەندەکانی خوێندن و شارەزا و ئەزممویی باشیان هەیە ویست و خواستێکی باشیشان هەیە کاران و چالاکن لە ماوەی خولەکەدا ئەوەندە ئەرکیشیان پێ دەسپێرێ کاراتر دەبن چالاکتر دەبن خۆنەویستر دەبن خۆیان تەرخان دەکەن کاتەکانیان توانیان بۆ ئەنجامدانی ڕاهێنانەکان بۆیە کارایەکی زۆر بە ئەزمون دەبن کارایەکی زۆر بە بەرهەم دەبن لە هەمان کاتدا خولەکان درێژەی دەبێت بەردەوام دەبن چکە استراتیژەکە فراوانە دەرگای کراوەیە درێژە پێ دەردەبێت بنیاتنانیش بەردەوام دەبێت. چ موژدەی خۆشەیە بۆ ئەو مامۆستایانێک کە دایانەوێ بەشدار بن لە داهاتوودا بەتەمان خولیتری ڕاهێنەر بۆ مامۆستایان بکەنەوە. دایمەن هەموو کاتێک کام ئامادەکاری دەکەی و دەستپێک سەرەتا دەست بە کارێک دەکەیت هەندێک کار هەیە پێویستی بۆ دەکە هەڵوێستەی لەسەر بکرێت و بەردەوامی هەبێت و هەندێک کاریشی پێویستە زیاد بکرێت و بێتە ناو پرۆژەکەەوە. وەزارەتی پەروەردە بە تایبەتی ڕێزدار جەنابی وەزیری پەروەردە خەمخۆرانە ڕاستەوخۆ سەرپەرشتی پرۆسەکە دەکات
ڕاستەوخۆ بەدواداچوون دەکا ڕاستەوخۆ زانیاریەکان و توانەکان و بیرۆکەکانی دەخاتە گەڕ بە مەبەستی پەرەپێدان بنیاتنان بە مەبەستی گۆڕانکاری ڕیشەیی لە ڕاهێنان چکار ڕاهێنانی پێشتریش هەبووە ڕاهێنان پچڕ بووە ڕاهێنان بە بەشداری هەمووان بەڵام ئەمە ڕاهێنانێکە بە بەشداری هەمووانە بۆ هەمووانە بە گشتیە لە ناو ناوەندەکانی خوێندنە کەواتە کاراترە باشترە فراوانترە. کۆتا پرسیارم ئەمانە بەس عینوانی ڕاهێنەریان پێ دەدرێت تەواو لە ڕووی پلیتکەوە یاخود مەسەرن لە ڕووی مادی و معنەویەوە چ پلەیەکی ئیزافیان هەیە؟ مامۆستایانی ڕاهێنەر وەکو دەڵێن مامۆستای ڕاهێنەر ناونیشانی و ئیمتیازات و هەموو دەرماڵەکانی مامۆستایەتی وەک خۆی دەمێنێ بەڵام ناونیشانی مامۆستای ڕاهێنەر وەردەگرێت بۆ ئەوەی بتوانێت وەک مامۆستا ڕاهێنەر بکە وەک مامۆستا سەرکردایەتی بکە. وەزارەتی پەروەردە لە ڕووی مادی و معنەوی چی پێ بکرێ و چی لە دەست و لە توانە هەبێ پشتگیریان دەکا پشتیوانیان دەبێت بۆ ئەوەی سەرکەوتوو بن بۆ ئەوەی پەرە بەخۆیان بدەن و بەردەوام بن. بەڵێ مامۆستا بایز ببوورە هیچ مەحافەزە هەبووە مامۆستایەکان ڕاهێنەرەکانیان تەواو بووبن بۆ نمونە مەحافەزەی هەولێر دەستپێک پرۆژەکە لە پارێزگای هەولێر لە پایتەختی هەرێمی کوردستان دەستی پێکرد وەزبەی یەکەم دوو گروپی یەکەم و دووەمی هەردوو پەروەردەی ناوەندی هەولێر و دەشتی هەولێر ڕۆژی 30 مانگ کۆتا ڕۆژی خولەکەیان بوو خولەکەیان تەواو کردووە ئەنجامەکانیان لەم دوو ڕۆژەدا دەگاتە ناوەندەکانی خوێندن دەستیان بە ئەنجامەکانیان لەم دوو ڕۆژەدا دەردەچێت ناوەکانیان و فەرمانی دانانیان لە قوتابخانەکان لە ڕۆژانی ئایندەی نزیکدا دیاری دەکرێت بە هەمانجی لە نێوان بەڕێوەبەراتی مەشق و ڕاهێنان و بەڕێوەبەراتی پەروەردەکانی خۆیان بۆ ئەوەی ئەو مامۆستایانە لە ڕۆژانی داهاتوو لە چەند ڕۆژی داهاتوودا جێگرەوە لە شوێنە دابنجێ مامۆستایانی میلاکیاوانە بێژ بۆ ئەوەی ئینفیکاک بکەن دەستەکان هەڵبگرن و پەیوەندی بکەن لای ئێمە. گەشتبینین بەوەی کە ئەنجامێکی باشیە بێ گەشتبینین لەبەرەوەی خواستێکی باشیان هەیە گەشتبینین لەبەرەوەی وەزارەتی پەروەردە داکۆچێکی باش دەکا گەشتبینین لەسەرەوەی مامۆستایانی ئێمە دەخوازن پەرە بەخۆیان بدەن مامۆستایانی ئێمە دەخوازن کاتەکانیان بە فیڕۆ نەدەن دەخوازن منداڵەکانمان ڕۆڵەکانمان کە سەرکردەی ئایندەن پێ بگەن ئامادە بکرێن ئایندەی گەشت بێ کوردستان ئاوەدان بێ مامۆستایان هەمیشە شکۆی مامۆستایەتی و شکۆی پەروەردە و فێرکردن لە بەرزی خۆیانەوە لەسەر خۆیانەوە دەبینن. هیوای سەرکەوتتان بۆ دەخوازین بە خێربەیە کە ئامادە بووی لە بەرنامەی کارامەیی پەروەردەی. زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ بەرنامەکەتان بۆ بەڕێوەبەر و کارمەندانی تەلەڤیزیۆنە پیرۆزەکەتان هیوای سەرکەوتن بۆ ئێوە بۆ هەمووان دەخوازین لە پرۆسەی پەروەردەش هیوا دەخوازین وەزارەتی پەروەردە و ئێمە و هەموو کارمەندان و ڕاهێنەران سەرکەوتوو بین داهێنەر بین بتوانین خزمەت بە ناوەندەکانی خوێندن و بە مامۆستایان بکەین بتوانین هەمومان پێکەوە بنیادنانێکی جوان لە کوردستاندا بۆ کوردستانێکی سەربەرز و سەرکەوتوو سەرخۆی ئینشاءڵڵا. بخێر بێسەر زۆر سپاس بۆ بەڕێز. بەڵێ بەڕێزان و خۆشەویستان لێرەدا هاتینە کۆتایی کە بە میوانداری مامۆستا بایز عەبدوڵڵا بەڕێوەبەری بەڕێوەبەراتی مەشق و ڕاهێنان قسەکردن لەسەر ئەو پرۆژەی وەزارەتی استراتیژی وەزارەتی پەروەردە تایبەت بە ڕاهێنان تا بەرنامەیەشتر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.